چینیەکان پندێکی پێشینانیان هەیە ئەڵێ لە جیاتیەوەی تفلە تاریشی کەی مۆمێ هەڵکە با ئێمەش بین ڕەوتەوانان دیندارە جوامێرەکان ڕۆشن بیرە بە ئیرادەکان خەڵکە سەربەستە بێدەنگەکە گەلە بە ئارامەکەمان با ئێمە لە جیاتیەوەی بین هەموو جارە تف و لەعنەتی پارتیوێکێتی بکەین مۆمێکیش هەڵکەین من لای خۆم ئەم مۆمە هەڵەکەم سوکایەتی بێنم بەسەر هەر کەسێکە کە ڕۆڵی هامان بۆ فیرعەونە بینی لە تەرەفی خۆم و هەموو ئەو دیندارانە سووکەکەم کە کاریگەریان لەسەر مانەوەی فیرعەون و بە پیرۆزدانانی فیرعەونەکایە فیرعەونیش بەمەسم بەرزانی نییە بەبەستم دەسەڵات سیاسەکە هەموویەتی بەرزانی جزئێکە لەو چونکە تاڵەبانیش وەکو ئەو مجرمە وەکو ئەو فیرعەونە وەزیفەی من وەکو ئینسانێکی موسڵمان ئەوەیە کە بە دەلیلی شەرعی بیسەلمێنم ئەمانە فیرعەونن ئەو دیندارانە لە قەوسا وەک ناڵی ئەسد ئەم دیندارانە کەش ئەو ئەشەرعێنن و دید و هەڵوێست و قەداسەتی ئەکەن بە بەراو پیرۆزیەکەن و کاروبارەکانی بە شەرعی ئەناسێنن ئەمانە سووکم بە دەلیلی شەرعی جا مەلایەکی ئەوقافە مەلایەکی نەڕنەڕەشێرەی پار و گلێنە یان کۆلکەنە خوێنەوارێکی مەدخەلیە یان کاسەلێسێکی ترە یان داعیەکی مفلیسە ڕاکە بۆ کورسەکەی دەوروبەری فیرعەون چونکە ئەوانە هەمووی ئەو دەورە ئەبینن وەختێک فیرعەون بە سیحربازەکانی هەموو کۆ کردەوە لە سەیدنا موسا وتی ئادەی بزانم موسام بۆ سووک في المدائن حاشرين وانا هم هاتون يأتوك بكل ساحر عليم او يبجر سحر شي كله اسم فاعله يأتوك بكل سحار عليم وانك بشان سحر بازقيه هم يعني هنانو كان كرتنو لا يوم الزينه روجي كردستان روجي آلا روجي هر تشتي ناوني لو روجي ك او جاهلانه بيروزيزا خلقك امو ليكوبو بونوا انجا سحر بازقان رويان كرد جنابي فرعون ومتيان أئن لنا لأجرا إن كنا نحن الغالبين قال نعم إنكم إذا لمن المقربين وتيان قربان جانا قال إيه مسركوتين بعداش لك ما نبي شكا مكس بير لواكاتو سركو مو بعداش ورقم نال أجر بزين شي من ليك كان أجر سركوتين بعداش ما نبي قربان جان لاي جنابي فرعون بي فرمون بەڵێ إنكم إذا لمن المقربين بەڵێ هەمووتان لە خۆم نزیگەکەم بە سکرتێر و بە کاسەلێس و بە دەرگاوان و بە سایق و بە حراسەتی شخصی و حرەسی سەرجادەکانم کاتێک کە تێپەڕم حرەسی سێبەرەکانم بن کە سیارەکانم ئەڕوا خزمەتی سیارەکانم بکەن هەمووتان نزیگەکەمەوە لەم بابەتانە یعنی زەلیلترتانەکە ئەوە پاداشتەکەی بەڵام ئەوانە لێ پێی ڕازین بۆچی پێی ڕازین چکە خوای پەروەردگار باسی کەسانێکمان بۆکە کە ڕازین بە ژیانی دنیا ژیانێکی دنیا وەلە وەکو هی سەگی ژوان ئەوانە کە ڕازین بە هەر جۆرە ژیانێ بەبەست نەمرن بەڵام ئینسانی مسلمان وانە ئینسانی مسلمان ئیرادەی گۆڕانکاریەکەی لە یەکەم ڕۆژەوە لە ناخی چەسپیوە کە ئەبێ من بەرامبەر شەیتان و شەیتانیزمەکان و پلانی شەیتان بوەستمەوە من بۆ ئەمە هاتوومەتە سەرزەمین کەوابوو وەرن بە هەمومان پێکەوە من وەکو مسلمانێک و دیندارێک وەزیفەی خۆم وا ئەبینم لەم گۆڕانکاری لە وەستانی ئەم تۆغیان و دەستدرێژی و تەعداکردنە بۆ سەر خەڵکی لە وەستانی سنووری ئەم مافیایانەی کە ئیداری کوردستانە بن بەڕێوە و ئاڕاستی کۆمەڵگەکەمان بەو شێوە داڕمانی ڕەوشت و قیەماکەنەوە وەرن بە هەرێکە لە ئاستی خۆمانەوە بەرهەڵستیان بکەین من بەنیسبەت خۆمە وەکو دیندارێکی مسلمان و خوێنەوارێکی ئیسلامی هەموو ئەو هامانانە سووکەکەم خۆیان و دەلیلەکانیان کە کاروبارەکانی فرعەون ئەشەرعێنن ئەو کەسەی کە قەومیە لە ڕووی قەومیەوە لاوازیان کا کە ئەمانە بەزەییەکیان نەهاتەوە بەسەر ئەو هەموو ملیۆن خەڵکەی کە ئەچەوسێنرێنەوە لە وڵاتەکانی دەور و بەرمانە ئەمانە نانویست تەنانەت کوردی کەرکووکیش هەوڕێ لە کوردی کەرکووکیش بدەنەوە ئێستا کە دەسەڵاتداری بە پۆلیسی یەکێتی هی ناوشار و پۆلیسی پارتی هی دەرەوەی شار بە پۆلیسی خۆشیان ئێستا حرەسیاتی گەڕەکەکانی ڕەحیماوە و شۆڕش و ئەوانیان پێ ناکرێت
هەموو بینیمان لە تەلەڤیزیۆنە خەڵکی کە چۆن هاوارەکە لە باوە تا دراوسێمانە سەریان بڕی و کەس نازانێ بۆ کابرانە پێشمەرگەیەنە جوندیەنە بەعسیەنە دیندارەنە دەوڵەمەنە نە هیچ هەر لەو گۆڕە سەر بڕا پێ باشە نابێت خەڵک ئەمنیەتێکی هەبێت